ڕاوێژکاری باڵای سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان و نوێنەری هەرێم لە مادەی 140 دەستور لەگەڵمانە کاک جوار سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئەکرێ بپرسم هیچ هەنگاوێک هەیە بۆ جێبەجێکردنی مادەی 140 دەستور؟ سوپاستانەکەم، ڕۆژتان باش. بەداخەوە یعنی زۆربەی خەڵک وەکو پێویست لە مادەی 140 تێ نەگەیشت و هەندێک لە سیاسیەکانیش مادەی 140 دەستوری سێ قۆناغە. قۆناغی یەکەم ناوی ئاساییکردنەوەیە. ئەو قۆناغی یەکەمە هەمووی مادەی 58 قانونی ئیدارەی دەولەیە. لەوێ باسی گەڕانەوەی ڕاگۆزراوەکانەکە، باسی دەرکردنی وافدینەکە، باسی قەرەبۆکە، باسی دابشکردنی زەویەکە بەسەر کوردەکانی کە دەرکراون، باسی ڕەخساندنی دەرفەتی کارەکە، باسی گەڕانەوەی مڵک و ماڵ و ممتەلەکاتەکاتن، باسی ئەوە کە تەغییری دیمۆغرافیە کە کراوە بە تایبەتی لە کەرکووک باز بکەین، دووز و کفری و کەلار گۆزراونەتەوە، چەمچەماڵ گۆزراوەتەوە، دووز بۆ سەلاحەددین، کفری بۆ دیالە، چەمچەماڵ و کەلار بۆ سلێمانی. ئەڵێ ئەمانە ئەبێ هەموو جێبەجێ بکرێ ئەنجا بچنە قۆناغی دووەم. قۆناغی دووەم ئامارگیریە. قۆناغی سێم ڕاپرسیەکەیە. لە ئاساییکردنەوەکە ئێمە منسیفانە بە باز بکەین، چەکی قەرەبۆکی زۆر سەرف کراوە، ڕێگا درراوە خەڵک هەمووی گەڕاوەتەوەی نەگەڕابێتەوە، خۆی نەویستۆ بگەڕێتەوە، بەڵام خاڵەکانی تر ماوە. لێرە کێشەکەی لە کوێیە؟ ئەو پارێزە حکوومەتی عێراقی دایناوە بۆ مادەی 140 200 ملیار 25 ساڵی تری ئەوەیە کە بەس قەرەبۆ تاوا بێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە. من داوام کرد زەوی بدرێ بە خەڵکەکە. ئێمە کتابمان ناردووە بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراقی لە بری 10 میلیۆنی و 20 میلیۆنی عەرەبەکان زەوی دابین بکرێ. بەڵام ئێمە نیگەرانین، من لە نیگەرانی خەڵکەکە تێگەم. حکوومەتی عێراقی لەگەڵ ئەوەیە ینی هەندێک شت کە زیان ناگەیەنێ بەو سیاستەی پێشتر هەبوو بەرامبەر بە کوردستان و ئێستا هەیە، چەکی قەرەبۆ دابەشکردنەوە کێشە چارەسەر بکرێت. خواگە ئیجازەم بدەی ئەو مەوزوعە ئەبێ من بەڕوونی باسیکەم داوای لێبوردنەکەم. ئەمە مەوزوعی گۆڕین دیموگرافیە لە چەندین کۆبوونەوە بەڕێز هادی عامری مشتومڕێکی زۆرمان کرد، وتی کاکەوە سەلاحەتی سەرۆکۆمارە، سەرۆکۆمار کوردە لە ئێوەیە. من ئەم قسەیەم دوو جا بە سەرۆکۆمار وت لە کۆبنەوەیکی فراوان لە کۆبنەوەیکی دووقۆڵیش کە سەرۆکی مادەی 140 لە کۆبنەوە وای بە منوت تۆ جەنابشتە سەلاحەتی دەستوری خۆت بەکاربێنە. کتابێکی کردو بەڕێز عامری بۆ قیادەی سیاسی کوردی، ئەڵێ کۆسپی سیاسی لە بەردەم جێبەجێکردنی مادەی 140 هەیە، ئەبێ ئێوە لە کۆبنەوەکانتان لەگەڵ هاوپەیمانی ئیداری دەوڵەت باز بکەن. من ڕاستێکتان پێڵە مەگە حکوومەتی عێراقی بیزانایە ئەو ناوچانە کەرکووک تا شەنگار و کەرکووک تا خانقین زۆرینەی کورد نییە، ئەو ڕیفراندۆمە ئەو قۆناغانە هەمووی لە 6 مانگی یەکەم لە 2005 بۆ 2006 جێبەجێ کرد. حکوومەتی عێراقی ئەزانێ ئەو ناوچانە زۆرینەی کوردە یانە بگەڕن سەر کوردستان، بۆیە ئەوەی جێبەجێ نەکردووە. ئەگەر مەجال هەبێ پرسیار بکەن من پێتانڵێم بۆ جێبەجێ نەکردووە. بەڵام حکوومەتی ئێمە چه کابینەکانی کە جەنابی کاک نێچیروان بارزانی سەرۆکی بوو یانەوەی کە جەنابی کاک مەسعود بارزانی سەرۆکێتی، شەڕێکی زۆرەکە، شەڕی دەستوری. ئێوە جۆ بگرن لە ختاباتیان، لە سەردانەکانیان بۆ بەغدا، لە ڕاگەیاندنەکان، لە کۆنفرانسەکان، لەگە وەفدە بیانیەکان کە دێنیان کە خۆیان ئەڕۆن داواکەن مادەی 140 جێبەجێ بێ و سازش لە یەک بستی خاکی کوردستان کێشەمە لەگە بەڵا کێشەی موچە نییە. ئێستا پێ کێشە ئەوان ئەڵێن ئەفەرمون کێشەمە کێشەی موچە نییە، کێشەی خاکە، کێشەی سنوورە کە مادەی 140 جێبەجێکات. بۆ جێبەجێ ناکرێ. یەکەم بڕوا بکەن عێراق بە هەڵە دروست کراوە، ساڵی 21 ئەبوایە بە فیدرالی یان کۆنفدرالی دروست بێ، 100 ساڵە خوێن ئەرژێ لەو عێراقە لەبەرەوەی بە هەڵە دروست کراوە. ئەمە یەکەم. عێراق نەبێ بە فیدرالی بە سیستەمی فیدرالی ویلایەتی تر لە عێراق دروست نەبێ، ئیقلیم دروست نەبێ، ئەو وەزعە مێنێتەوە. دووەم عەقلێتێک کێشە لە سیستەم نییە لە عێراق، کێشە دەستور نییە لە عێراق. دەستورێکی باشەیە، سیستەمێکی جیهانی هەیە لە عێراق کە سەرۆکۆمار هەیە و وەزیران هەیە و پەرلەمان هەیە. کێشە لە عەقلێتی دەسەڵاتدارە، عەقلێتەکە مەرکەزیە، 100 ساڵە بە سیستەمی مەرکەزی ئاودراوە، هەر ئەوێ بەو سیستەمە حکوم بکە. عەقلێت لەو با بڵێن تەوژمە تند و تیژیە شۆفنی عەرەبیە هەیە کە ئەوێ هەموو شتێک بۆ خۆیان بێ و ئێستا دەستێوەردانی
دەرەکیش هاتە سەری بۆیە مادەی 140 کێشەی هەیە کۆسپی بۆ دروست دەکەن ئەوەی ئەوان ئەیانەوێت تا حدێک ئەوە جێبەجێبێ نمونەشم هێنایەوە 438,000 کەسمەوە لە کورد و عەرەب قەرەبە وەربگرێ ئەگەر ڕۆژانە قەرەبەیە بکەی 25 ساڵی ترێوێ بۆیە ئەوەی جەنابی عامری بە منیوت من لە کۆبنەوەکان باسم کردووە ئەبێ قیادەی سیاسی خۆمان لە کۆبنەوەکان باز بکە ئەمە خاڵێکی ڕێکەوتنی هەولێر بەغدایە کە حکومەتەکەی سوودانی پێک هاتووە ئەبێ ئەوە بکەن ئەمە ئێستا ئێوە باستان کرد لە کەرکووک ئەو ڕێککەوتی نەوتەی بەغدا بەریتانیا دژی مادەی 140 ئەبێ حکومەتی کوردستان مفاتحەی حکومەتی عێراق بکە و مفاتحەی حکومەتی بریتانی ئەو شەریکەیەش بکە کەم عەقداکە بڵێ عێراق بە مادەی 140 ئەم ناوچەی ناوە جێی ناکۆک ئێوە چۆن دەن عەقدێک لەگە حکومەتی عێراقیەکەن ئێمە بەشدار نابین چونکە ئەو عەقدە مستەقبەلی نییە زەمانەت نادن کێزانە دوای 6 مانگی حکومەت دەتوانێت ئەوە بکات تا ساڵێکی تر حکومت ئەبێ بیکە چکە جەنابی سەرۆکی حکومت جەنابی سەرۆکی هەرێم ئەڵێن ئێمە لە ڕێی حیوار و دیالەگ و یاسا و ڕێسا و دەستورەوە داواکەی مافەکانمان جێبەجێ بکەن کە عێراق بەسەر ئێمە بازەدا خۆی ناوی ناوە جێ ناکۆک ئەبێ ئێمە مفاتحەی لایەنی پەیوەنددار بکەین لە دەرەوە بە تەحدید ئەو شەریکەیە بڵێن ئێوە ئەم عەقداکەن حکومەتی عێراق پێشەری دەستوری کردووە هەر بۆ مناسبە ینی حەزەکەمەوە باز بکەم بابەتی نەوت لە سەلاحەتی حەسری حکومەتی اتحادی نییە لە مادەی 112 چ کێلگەکانی پێش 2003 چ کێلگەکانی دوای 2003 ئەبێ بە هاوکاری پارێزگاکان و هەرێمەکان سیاسەتی نەوتی دابڕێژرێ ئەمە زۆر بەڕوونی لە دەستور هاتووە کاتی خۆی حکومەتەکەی جەنابی کاگنێ چرڤان لەگەڵ چەندین ڕاوێژکاری سیاسی و یاسایی و نەوتی پێشەوەی عقود لەگە دەرەوە بکە باسیێن بابەتەی کردو لە کۆبنەوەیەکی سەرکرداتی بە ئێمەی وتی ئەو ڕاوێژکارانە ئەڵێن ئەو پسپۆرانە ئەڵێن بە حکومەتی عێراقی بڵێن ئێوە مافیەوەتان هەیە لە نەخشەکێشانی سیاسەتی نەوتی بەشدار بن بەپێی ئەو دەستوری کە هەیە مادەی 112 ئەگە عێراق ئێوە بێبەشەکە ئەبێ دەستورەکە بگۆڕێ ئەو قسەیە بۆ ئێسەش گونجاوە و من پێتان ئەڵێم ئەگە عێراق بیزانێ تاگلایانەی ئەتوانەیە سیاسەتی نەوتی بدابڕێژێ لە 2005 یاسای نەوت و گازی دەرەکرد بۆیە دەری ناکە چونکە ئەزانێ مادەی 112 و 111 و 115 ئەو دەسەڵاتەی داوە بە حکومەتی کوردستان بەشدار بێ شەریک بێ لەبەرەوەی ئەمە لە سەلاحیەتی حەسری نییە لە سەلاحیەتی هاوبەشە کە لە مادەی 112 و 115 مادەکانی تردا هاتووە ئەبێ حکومەتی کوردستان ئەو دەرگایش بگرێتە بەر و ئەوەش دووباراکەمەوە لەگە قیادەی سیاسی عێراقی باسیەوە بکات پەلە بکەن لە جێبەجێکردنی هەنگاوەکانی 140 کێشەیەکی تر لە هەنگاوەکانی 140 هەیە کێشەی ئەو زەویانەی بە قاراراتی شۆی شیمالی منحل داگیرکراوی خەڵکی کوردستانە لە 2012 بڕیاری 29 بۆ دەرچوە دەیان لیژنە دروست کراوە تا ئێستا جێبەجێ نەکراوە لە نێوان ئەم ساڵنیۆی کە من لە بەغدا ئەندامی ئەو لیژنەیەم کارمان لەسەر کردو زۆر بە هێواشی ئەروە بڕیار هەیە کە ئەوە جێبەجێ بکەن زەویەکان بۆ خەڵکەکە بگەڕێتەوە و بەشێکی تری کێشەی زەویزاری جوتیاران ئەوەیە بە قەراراتی مەسکە سەورەی منحل داگیر کراوە ئێمە ساڵێک کە بێ پرۆژە یاسا بە ناردۆ و پەرلەمان پێش دووسێ مانگ لە پەرلەمان گفتوگۆی لەسەر کرا و خرایە دەنگدانەوە و ئێستا ئێمە چاوەڕێکەکەی لەو ڕۆژانە لەو هەفتانە پەرلەمان بڕیار لەسەرەوە بدا قەراراتی حکومەتی بەعس ئلغا بکاتەوە زەویەکە بۆ خەڵکەکە بگەڕێت باش ئەمە تا چەندە هەنگاوەکانی جێبەجێکردنی مادەی 140 تا ڕادەیە خێراترەکە باشترەکات کاک دژوار کاکە ئەگەر بڕیاری بسوونۆ جێبەجێ بێ لەگە بڕیاری بەسخا سەورە 13 ملیۆن زەوی جوتیارە بۆ کەسوکارەکان ئەگەڕێتەوە زەوی لای ئێمە خاک لای ئێمە چۆن ئەی سەرمێ و ناوچانە کوردستانیە دیکۆمێن زۆرە بوارنی لێرە باسیکەم زۆر جا باسم کردووە بەس یەک لەوانە خاکە ئەبێ هاوڵاتی کوردستانی لە کەرکووک شەنگار خانەقین مەنەلی ئەو شوێنانە خاوەنزەوی لەسەر زەویەکەی خۆی بێ ئێمە ڕاستپاردەوە بە حکومەتی عێراقی نردووە گرێبەستەکانی کراو بۆ وافدەکان تازە ناکرێتەوە باتڵە ئەبێ ئەرزەکە بۆ خاوەنەکەی بگەڕێتەوە بەس زۆر بە هێواشی بە پشتی کیسەڵ ئەم بڕیارانە بەڕێواچێ لە هەندێک شوێن گەڕاوەتەوە لە هەندێک شوێن ئێستا
خەریکی گەڕانەوەین ئەو شەڕی ئێمە ئێستش بەردەوامە چ ئێمە لە لێژنەکە چ سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم من شتێتر حەزەکەم بێەوە بڵێم 3 ساڵە من داوای ئیدارەی مشتەرەکەکەم بۆ کەرکک و ناوچەکانی تر لەبەرەوەی من وتومە لەم تەلەڤیزیۆنی ئێوەشەوە حکوومەتی عێراق خۆی کەمتەر خەمە مادەی 140 جێبەجێ نەکردووە کە خۆشی ناوی ناوە جێناکۆک نابێ یەک تەرەفی ناکۆک کە حکوومەتی عێراقیە بە تەنیا ئیدارەی مەلەفی ئەو ناوچانە بدا ئەبێ تەرەفی دۆمی ناکۆک کە هەرێمی کوردستانە بە یەکەوە ئیداری بدەن و ئەمە بە نووسین و بەزارەکی پێش ساڵێک و 3-4 مانگ بە فراوانی لە کۆبنەوەی مادەی 140 من باسم کردووە بێ ئیدارەی مشتەرەکە بێ ئەگەر نا ئەوەتە عێراق ئیهمالی دەوری کوردستانەکە تاکلایەنە ئەچێ عقودەکە کە ئەمەش زیانەگەێنێ بۆ پەیوەندی ئێمە و بەغدا باشە کار زیانەگەێنێ ئەبێت چی نووسی ئەو ڕێکەوتنەش باشە کورد دەبێت چی بکات لە بەغدا ینی کورد سەرکردایەتی کورد ئەبێت چی کورد یەکەم ئەبێ کورد بەڵێ کورد یەکەم ئەبێ یەک ریز بێ دوم ئەبێ قیادەی سیاسی با بڵێ حزبەکان بە تایبەتی پارتی و یەکێتی یا حکوومەتی کوردستان تەواجودێکی باشی لە بەغدا هەبێ هەموو لایانی پەیوەنددارەوەی لە بەغدا ئەرشیان هەیە لێرەوە ئێڵم پێویستە مانگانە کۆ ببنەوە پێشەوەی حەدەس ڕوو بدایمە خۆمانێ بۆ حازرکەین ئەگە حەدەسێکیش ڕوویدا ئەبێ ئێمە بینە سەرخەت ئەوەی من باسەکەم ئێستا باسی ئەو اتیفاقاکەن من 3 ساڵە باسم کردووە بێ عێراق ئیدارەی مشتەرەک قبول بکە بۆیە ئەبێ کورد یەکریز بێ لە بەغدا تەواجودی هەبێ لە بەغدا هەموو لایەنە پەیوەنددارەکەن ئەوەی لە حکوومەتە ئەوەی لە پەرلەمانە ئەوەی لە قیادەی سیاسیە کۆبنەوەی مانگانە بکەن کۆمەڵی بابەت هەیە مەسەڵەن ئێستا من باسیەوەم کرد کێشەی قەرەبۆ بە یەک پێشنیاری من کە حکوومەتی عێراقی زەوی تەرخان بکە بۆ کورد و عەرەب لە شوێنی خۆی کورد لە شوێنی خۆی کێشەی قەرەبۆ بە 6 مانگ بە ساڵە ناگەرە 2 ساڵ تەواو بێ ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە داواکەم لەلایەنی پەیوەندداری کوردستانی لە ئەنجومەنی وەزیران لە پەرلەمانی عێراقی کاکە وەرن ئەو پێشنیارە بجوڵێننەوە ئەوە بابەتی قەرەبۆ تەواو بوو بابەتی گۆڕین دیموگرافیا دەسەڵاتی سەرۆکۆمارە بە خۆی موتۆ لە کۆبنەوەی فراوان چەندی جارە تەلەڤیزۆن باسم کردەوە ئێستا باسەکەم تکایە جەنابی سەرۆکۆمار سەلاحیاتی دەستوری و قانونی خۆت بەکاربێنە مادەیەکی دەستوریە پشتی پێ بەستە بە ئەو ناوچانەی کە بۆنتە مای گۆڕین دیموگرافیا بێنەوە سەر کوردستان و بە حکوومەتی عێراقیش بڵێن بە شارەی عێراقیش بڵێن شەقامی عێراقیش بڵێن کاکە مادەی 140 تەنها بۆ کورد نییە کۆمەڵی کێشە دروست بووە لە ناوەڕاست و خواروی عێراقیش چارەسەرەکە دوای ئەمە دەستورە ئەوانە تا ئێستاڵی ئەم ناوچانە زۆرنەی کوردی نییە ئێمەش ئەڵێن کوردیە فەیسەڵ حەکەم چی لە بینمانە فەیسەڵەوە تۆڵی کوردی نیە منڵم کوردستانیە دەفەرون با ڕیفراندۆمەکە بکەین ئەو کاتە کێ بردیەوە پیرۆزی بێ خۆ ئێمە گە بشی بینەوە معنای ئەوە نییە کوڕژەین بەحسەکەین تورکمان دەرەکەین عەرەب دەرەکەین بەڵکو ئەو تورکمان و عەرەبانەی کلد و ئاشوریانەی کە لە تۆماری 1950 ناویان هەیە خەڵکی کەرکک و شارەکانی تری مادەی 140 برای ئێمەن شەریکی ئێمەن لە هەموو لایەنەکانی ژیان لە حکوومەت لە ئەنجومەن لەگەڵ ئێمە بەشدارن لە مەلەفی ئەمنی بەشدار ئەبن خەڵکێکی غەڵەت تێگەیاندراوە ئەزانێ کە کورد مادەی 140 جێبەجێ بکە ڕیفراندۆمەکە بکە ئیتر کڵاو جامانە خەتە سەر ئەو ناوچانە و عەرەب و تورکمان و کلد و ئاشوری یا ئیهمالەکە یان ڕانێک گوازێنێ بابێ ئێمە علمانین ئێمە دیموکراتین ئێمە نیشتیمانین خاوەن ئەزمونین ئێمە خۆمان زەربەی تعریبمان خواردۆ چۆن ئێمە کاری واکەین ئێمە لەگەڵەوەین پێکەوە ژیان کاری هاوبەش یەکتر قبولکردن ئەبێ ئەمە بگاتە شەقامی عەرەبی بگاتە شەریکەکانمان لە پێکاتەکانی تر باش کاک دژوار عێراق لەو گۆڕانکاریانە تێگەشتووە کە لە ناوچەکەیان ڕۆدا ینی ئەو گۆڕانکاریانەی پێیوەستن بە خاکەوە لەمە تێگات ئەگەر لە ڕووی جێبەجێکردنەوە بیری لێ بکەیتەوە عێراق لە دۆڵێکەوە گۆڕانکارەکان لە دۆڵێکی ترە بەڵام ئەگەر لە ڕووی جموجۆڵی سیاسی و سیر بکەیت دەیان وەفدی بیانی هاتنە بەغدا بە حکوومەتی عێراقیان ود 1 و 2 3 بکەن بۆەوەی ئەو ئاڵوگۆڕە بە شێوازێک لە شێوازەکان زیانتان پێ نەگەێنێ حکوومەتی عێراقی خۆی لەگەڵ چەندین وڵاتی دراوسێ گفتوگۆی کردووە بۆی ناوبژی بکە لە بینی عێراق و ئەمریکا بۆی ئەو تونوتیژە عێراق نەگرێتەوە یعنی لە ڕووی سیاسیەوە لەو کۆڕ و کۆبوونەوەوان و هاتوچۆیانەوە دەرەکەوی بەڵێ عێراق دەرکی کردووە ئەزانەیە
ئاڵوگۆڕێک لە ناوچەکەی ئایا بە ئاشتی ئایا بە شەڕ ئایا بە شەڕێکی گەرم یان مامنەوەندی ئەو ئاڵوگۆڕە دێتە عێراقەوە. بۆ نمونە ئەبێ عێراق دەستور جێبەجێ بکە بێ عێراق ڕێگا لە میلیشیا بگرێ ئەبێ عێراق پەیوەندی دیبلۆماسی لەسەر ئەساسی بەرژەوەندی هاوبەش لەگە وڵاتانی دراوسێت جێبەجێ بکات لایەنێک لەسەر لایەنێک فەرز نەکات دەستێوەردانی دەرەکی ڕابگرێت لە خاکی عێراقەوە هێرش بۆ وڵاتانی دەوروبەر نەکرێت بۆ بەرژەوەندەکانی وڵاتانی ئەوروپی ئەمریکا نەکرێت ئەبێ عێراق ئەمانە بکە بۆی ئەبێ کێشەکانی خۆی چارەسەر بکە لەگە سونە تەهمیش کراوە لەگە کورد تەهمیش کراوە بە وەزعی ئێستا عێراقەیە بڕوا کە ئاڵوگۆڕێک بێ زۆر لەوەی سووریا سەریعتر کۆتایی پێدە دوێنێ پێر ئاگاتان لێبوو کۆمەڵی بڵاوکەرەوە لە عێراق بە فڕۆکە فرەدراوەتە خوارەوە ئەڵێ ئاڵوگۆڕ هەیە ئەم حکومە شیعیە نامێنێ حکومەتی عێراقی بێت دەرێک بەوە بکە سونە شەریک بکە تەهمیشی نەکە کورد شەریک بکە تەهمیشی نەکە دەستور جێبەجێ بکە آخر ڕێکەوتنی بینی هەولێر بەغدا شیعە سونە کورد کە لە بەرنامەی حکومی سەرۆکوەزیران ڕەنگی داوەتەوە جێبەجێ بکە میلیشیا کۆنتترۆل بکە حدودەکانی خۆی کۆنتترۆل بکە لەگە ئەوە کۆڵێ مجتەمەعی نێودەوڵەتی ڕێکەوتنەکان جێبەجێ بکە وعدەکان جێبەجێکە گەنا ئەمە بەدەست ئێمە نییە چۆن وڵاتانی تری گرتوتەوە بەخوا بەداخەوە لەوەی عێراقش بگرێتەوە هەموو لا خەممانەوەیە عێراق بتوانێت ناوچەکەی خۆی بپارێزێ خۆی ئاڵوگۆڕ بکە پێشەوەی بە زۆر ئاڵوگۆڕی پێ بکەن. بەڕێز دژوار فایق ڕاوەشکاری باڵای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەری هەرێم لە مادەی 140 دەستور.